هەر لە کێبڕکەکانی ڕۆژی دووەمی خولی تۆپی دەستیانەکانی کوردستان کۆمەڵی سلێمانی دەمینێنەوە و یاریێکیشدا شەڕ و ئاژاوە ڕوویدا. لە یاری نێوان هەردوو یانەی سلێمانی و کۆیە شەڕ و ئاژاوە ڕوویدا و یانەی کۆیە ڕەخنە لە بڕیارەکانی ناوبژیوان دەگرێت. یانەی کۆیە هەوڵیدا لە یاریەکە بکشێتەوە بەهۆی بڕیارەکانی ناوبژیوانەوە کە بەپێی قسەی ڕایەنەری تیپەکەی کاری لەسەر دۆڕانەکەیان هەبوو، بۆیە بە ناچاریەکەی تۆپی دەستی کوردستان هاتە دەنگ. هەر لە یاری یانەی سلێمانی کۆیەدا بەهۆی هاویشتنی بۆکسێک بەرامبەر یاریزانێکی کۆیە ناوبژیوان کارتی شینی بەرەو ڕووی یاریزانی سلێمانی بەرز کردەوە. ئەوە ژوای کرد کە بە پەلەیەکی تۆپی دەستی کوردستان کۆبێتەوە و بڕیار لەسەر ئەو ڕووداوە بدا تونترین سزای کارتی شین لە یاری تۆپی دەست ڕاگرتنی یاریزانەکەی بۆ چەند یاریەک یاخود تا کۆتایی خولەکە. كمان كيتمان هم اتحاد على الاقل املا اتحاد كردستان هنا حكمي دولينا هم صار حكما كمال وكا مع مشاكل وكا مريوان كذا وانا حكمي دولينا راس استمع معه كلمه خل ما نكتب الله مساله برنامج دايا باش تقريبا دورش كخليشي راهنا دولي لا شاري وليد كينوا ان شاء الله باش خليش كذا كينوا كلا لقيت عاد العراق خليشي نابجوان ان شاء الله ما في قمالو هاتو ان شاء الله خليش نابجوان كينوا راستا اما نابجوان كما بلام لا هولي ردو نابجوان من هيك ساكن استماشتنا بلام ان شاء الله عود ذين كابتاني كوا اشتكبوا نابجوان كام كين نا وكاره كين نابجوان وكاره كي كوا راهنا كان راس راهنا كان كوا دمنا هو كاره كوا لاعب كان استزايد باللاعب كان دكن نابجوان غلط دقه خاصه تصل نابجوان رازنيا بلام نابتوي كفريق كبدوريني هەموو یاریزانێک بەپێی قانونی دەولی و بەپێی قانونی عراقی هەموو یاریزانێک هەرچی مخالفەیە بکات عقوبەی خۆی هەیە. یاریزانی نادی سلێمانی عقوبەی خۆی وەرگرتووە، یاریزانی ئەوانیش عقوبەی وەرگرتووە و کۆبوونەوەشی لەسەر دەکرێت. ئێستا یاریزانێکی نادی سلێمانی کە کارتی شینی وەرگرت ئەما بێ کۆبوونەوەی ئیتیحادی لەسەر بکرێت و ئایا بە چەند یاری ڕائژیرێت لەگەڵ حەکەم و لەگەڵ سەپەرشار یاریەکە قرار کە چەند یاری ڕابژیرێت. سزا ئەدرێت کە پێشتر نابێت لە بتوڵەکە کە مادەم بەژاری کردووە سزای بگرێت سزای ئەیدرین ئەوەی بەژاری نەکات.